قەیرانی سووریا لە نێوان چارەسەری ئاشتیانە و بەردەوامی شەڕ و پێکدادانەکان بە هەڵوەسراوی ماوەتەوە. لە کاتێکدا کۆمەڵگەی نێودەوڵەتی هەوڵ دەدات لە ڕێگەی دانوستانەکانی جنێفەوە میکانیزمێک بۆ قۆناغی گواستنەوەی دەسەڵات لە سووریا بە بەشداری هەردوو لایانی حکومەت و ئۆپۆزیسیۆندا بنێت، حکومەتی دیمەشق تاگلایەنانە هەڵبژاردننی پەرلەمانی لە سووریا ڕاگەیاند. حکومەتی سووریا سیانزەی ئەم مانگەی بە ڕۆژی هەڵبژاردنەکان دیاری کرد و ڕایگەیاند زیاتر لە 11,000 کاندید لەسەر 250 کورسی پەرلەمان پێشبڕکێ دەکەن. بە بڕوای چاودێران حکومەتی سووریا بەو هەنگاوەی دەیەوێت قورسایی خۆی لە دانوستانەکان زیاتر بکات و نامەیەک ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بکات کە دەستگایەکانی حکومەت کاری خۆیان دەکەن و پرۆسەی سیاسی لە وڵاتدا بەردەوامە. ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن لە سووریا لە کاتێکدایە بەشی زۆری خاکی سووریا شەڕ و پێکدادانی تێدایە. لەبەر ئەوە حکومەتی سووریا هەردوو پارێزگای ئیدلیب و ڕەقای کە یەکەمیان لەژێر کۆنتڕۆلی بەرەی نووسرە و دووەمیشیان لەژێر کۆنتڕۆلی چەکدارانی داعشدایە خستووەتە دەرەوەی بازنەی هەڵبژاردنەکان. هاوکات ناوچەکانی ڕۆژئاوای کوردستانیش کە دەکاتە باکووری سووریا کەوتونەتە دەرەوەی بازنەی هەڵبژاردنەکان. بەرپرسانی کانتۆنەکانی ڕۆژئاوا دەڵێن هەڵبژاردنەکان بایکۆت دەکەن و دۆخی ئێستا بۆ ئەنجامدانی پرۆسەیەکی لەو شێوە ناگونجێت. دەشڵێن ئەو هەڵبژاردنانە ڕنگدانەوەی ئەرزی واقع نین و هەر کەسێک بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکات ئەوە سربەخۆیانە بەشداری دەکات نەک وەک لایەنەکانی بەڕێوەبەری ڕۆژئاوا. هەڵبژاردنەکانی سیانزەی نیسان لە سەرەتای سەرهەڵدانی قەیرانی سووریا لە ساڵی 2011ەوە بە دووەم هەڵبژاردنی پەرلەمانی لەو وڵاتە دادەنرێت کە بە هەمان شێوەی ئەم جارەش لە هەڵبژاردنی ساڵی 2012دا ئۆپۆزیسیۆن هەڵبژاردنەکانی بایکۆت کرد. کاندیدەکانی پەرلەمانی سووریا هەوڵ دەدەن وەک نوێنەری خەڵکی سووریا بچنە ناو هۆڵی پەرلەمانی سووریا، بەڵام بەشێک لەگەلی سووریا لە ناو شەڕدایە و بەشێکی دیکەیان ئاوارەی وڵاتان بوون. پرۆسەی سیاسیش ڕێگەی خۆی نەگرتووە و چەقی بەستووە.